ساڵتان لێبێ و ئەم کاتەتان باش. بیلاڕۆفم کاتی ئابوووریە. ئەم ئێوارەیەم بابەتانتان بۆ باسە. بەپێی ڕێکەوتنی ئەنجومەنی وەزیرانی عێراق و هەرێمی کوردستان، سۆمۆ 230,000 بەرمیل نەوتی هەرێمی کوردستان هەناردە دەکات. هێرشە درۆنیەکان بۆ سەر کێڵگە نەوتیەکانی هەرێم بەردەوامە. بەهۆیەوە 5 کێڵگەی بەرهەمهێنانی نەوتی خاوی هەرێمی کوردستان زیان بە ژێرخانەکەیان گەیشت. هەرێمی کوردستان پشت بە یەک سەرچاوەی داهات دەبەستێت و لە کاتی قەیرانەکان کاریگەری زیاتر لەسەر بژێوی هاوڵاتیان دروست دەکات. نرخی زێر بەرز بوو و نرخی زیویش گەیشتە بەرزترین ئاستی 14 ساڵی ڕابردوو. دراوە گریمانەکانیش بەردەوامن لە بەرزبوونەوە، بەتایبەت بیتکۆین و ئیسیریۆم. دووبارە سڵاو. ئەم ئێوارەیە لەسەر بابەتی ڕێکەوتنی هەرێم و بەغداد، هەروەها هاتنی موچە و ڕێکەوتنی نەوتی قسەتان بۆکەم. زانیاری گرنگم بۆ ئامادەکردوون کە بەرچاوڕوونێکی باشتانێمە لەسەری. ئەنجومەنی وەزیرانی عێراق و هەرێمی کوردستان ڕێکەوتن دوایەوەی کە ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕۆژی ڕابردوو ڕێکەوتنەکە یاخود پێشنیازەکەی پەسەند کرد کە نەوتی هەرێمی کوردستان وەربگرێت. سۆمۆ 230,000 بەرمیل نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکە و هەروەها باز لە دابەشکردنی موچەی مانگی ئایاریشی تێدا کراوە. لەسەر داهاتە نانەوتیەکانیش ئاماژە بۆ کراوە کە هەرێمی کوردستان 120 میلیارد بۆ مانگی 5 ڕادستی بەغدا بکات و دواتر لیژنە دروست بکرێت کە ئایا ئەم داهاتی مانگێکی هەرێمی کوردستان و بەرکەوتەی حکوومەتی عێراقە یاخودنە و لەسەر ئەو بنەمایە لە مانگی 5ەوە پێداچوونەوە بە داهاتەکانی هەرێمی کوردستانەکە لەسەر بنەمای 3 ساڵی ڕابردوو کە داهاتەکانی هەرێمی کوردستان چی بوون. بێگومان لەسەر مەسلەی نەوتیش بابەتی نەوتیش لەسەر 50,000 بەرمیل نەوت بۆ بەکارهێنانی ناوخۆی هەرێمی کوردستان ڕێکەوتون بۆ مەرجەی هەرێمی کوردستان خۆی تێچووی گواستنەوە و بەرهەمهێنانی ئەو 50,000 بەرمیل نەوتە بدات و هەروەها ئەگەر پێویستی بە زیاتر کرێەوە حکوومەتی عێراق 15,000 بەرمیل نەوتی دیکە کە زیاتر نەبێت لە 15,000 بۆ بەکارهێنانی ناوخۆی هەرێمی کوردستان زیاد دەکات. ئەم ڕێکەوتنی هەرێمی کوردستان و عێراق کە هەردوو ئەنجومەنی وەزیران پەسەندیان کردووە دوای 75 ڕۆژ دێت لە دابەشنەکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان واتە هەرێمی کوردستان موچەخۆرانی حکوومەت مانگی 5-6یان وەرنەگرتووە کە ئەم ڕۆژەوە 18 ئەگەری هەبوو مانگی 7یشی بچێتە سەرەگەم ڕێکەوتنە نەبووە. ماوەتەوە سەر جێبەجێکردنی کە ئایا ئەم ڕێکەوتنە جێبەجێ ئەبێ یاخودنە هەتاکو موچە دابەشکرێ یاخود نەو ئێستا هەندێ زانایی تریشتان لەسەرم بابەتە پێڵە. باسێکی ئەشە درۆنیەکانیشتان بۆکەم کە ماوەیەکە کرێتە سەر کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان بەهۆیەوە ژێرخانی 5 کێڵگەی نەوتی لە هەرێمی کوردستان زیانیان بەرکەوتووە کە بۆ شێوە 200,000 بەرمیل نەوتی بەرهەمی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیرەوە. کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان لە ئێستادا 9یان بەرهەمیان هەیە لە کۆی 14 کێڵگەی نەوتی
لەو نوێش پێنجیان بە درۆن کراونەتە ئامانج کە بەهۆیەوە 200,000 بەرمیل بەرهەمهێنانی نەوتی خاوی هەرمی کوردستان ڕاگیراوە و دیار نیە هەرچەندە وتەبێژە پیکۆڕایگەیان کە ئەو بەرهەمهێنانە بە کاتی ڕاگیرەوە بەڵام دیار نییە تاکوکەی ڕاگررتنەکە بەردەوامە بێ چونکە هەرێمی کوردستان بەو کێڵگانەشەوە کە هێرشیان کراوەتر 280,000 بەرمیل نەوت توانای بەرهەمهێنانی هەبوو و دیارنی ئایا توانێت قەرەبووی کاتەوە لە دوای ئەوەی کە ڕێکەوتی نێوان هەرێم و بەغدادی شەیەکاریم عێراق داوای 230,000 بەرمیل نەوتی ڕۆژانە ئاکات واڵێ تا کۆمنەوتەش نەبێت من موچە نانێرم و بێ وەزارەتی نەوت و سۆمۆ بڵێن کە ئێمە دڵنیا بووینەتەوە لە وەرگرتنی ئەم 230,000 لە جەیهان اینجا دەست بە ناردنی موچەکە. ئالێرە باسێکی کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستانتان بووە کەم ئەشی بەسمەوە بۆ ڕێکەوتنی کە لە نێوان هەولێر و بەغداد کراوە ئایا کێشە بۆ ڕێکەوتنە دروستەکات یاخودنا بە سەرنجدانی بۆ ڕابکێشم بێگومان لە هەرێمی کوردستان لە سەرەتای گەڕان و پشکینە هەرێم دابەشی 50 کێڵگەی نەوتی کرابوو چی لێ هات 50 کێڵگەی نەوتی کرابوو دوای گەڕان و پشکنین 14 لەو کێڵگانە دەستکرا بە بەرهەمهێنان تیانەواتە چوارگەی کێڵگەی نەوتی هەرێمی کوردستان کۆمپانیەکان تیا خەریکی بەرهەمهێنا بوون لەو چوارە لە دوای ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان پێنجیان لە بەرهەمهێنان وەستان توانای بەرهەمهێنانیان نەما وارووا بڕی بەرهەمهێنانی شتیانە کەم بووە کە جەدوایەکی اقتصادی نەبووە کۆمپانیەکانی شیتیا بکەن بۆیە دەستبەرداری بوون بە تەواوەتی و کێڵگانەیان جێهێشت تەنها 9 کێڵگە بەرهەمهێنان تایە بەردەوام بوو ئەم 9 کێڵگەیەتان بۆ هێنمە ئێرە ئەم 9 کێڵگەی کە بەرهەمهێنان تایانە بەردەوامە لە 14 مانگەوە لە 14 حوتەوە بە درۆن هێرشیانەکرێتە سەر پێنجیان هێرش کراوەتە سەری ئەم پێنجە لە هەرە ئەو کێڵگانن کە زۆرترین بڕی بەرهەمهێنانی نەوتیان هەیە تەنها چواریان بردومان نەکراون واتە لە 14 نوێی بەرهەمهێنان هەبوو لەو نوێش پێنجی هێرشی کراوەتە سەر تەنها 4 کێڵگەماوە جاسە پێتان هەڵم ئەو 5 کێڵگەیە چین وە بڕی بەرهەمهێنانیشان چەند بووە کە پێش هەمیان کێڵگەی نەوتی خورمەڵەیە کە گەورەترین کێڵگەی نەوتی هەرێمی کوردستانە توانە هەیە ڕۆژانە 145,000 بەرمیل نەوت بەرهەمهێنانی هەبێ بەڵام لە ئێستا 110,000 بەرمیل نەوت بەرهەمهێنانی هەیە لەبەرەوەی نەوتی کوردستان هەناردە ناکرێت بۆیە ئەم بڕی بەرهەمهێنانە کەم کراوەتەوە لەگەڵیشا ئەم نەوتەی خورمەڵە بۆ پاڵەوەکانی هەرێمی کوردستان بەکارهات چ بەنزین و نەوت و گازی بۆ ناوخۆ لێ دروستەکراوە یاخود بۆ عێراق و فرۆشایەوە بە عێراق و ئەوەی کە کێڵگەی نەوتی خورمەڵە بەڕێوەبا و کۆمپانیای سەرکارە لەوێ کۆمپانیای کارگروپە کە لە 14 مانگ بە درۆن هێرشی کراسە لە دوای کێڵگەی نەوتی خورمەڵە کە گەورەترین کێڵگەی نەوتە کێڵگەی نەوتی تاوگێ و پێشخابوورمان هەیە کە دوو کێڵگەی نەوتن بەڵام نزیکن لێک هەردووکیان بەرهەمەکانیان تێکەڵەکرێت واتە هەم تاوگێ هەم پیشخابوور بەهۆی نزیکیان لێکەوە بڕی بەرهەمهێنانیان جیانیە بە هەردووکیان یەک دەرچەی بەرهەمهێنانیان هەیە کە تاوگێ دووەم گەورەترین کێڵگەی نەوتی هەرێمی کوردستانە بێمە و دیوبی گۆڕم ئەمە خۆمەمان باس کرد خورمەڵە ڕۆژانە تاوگێ و پێشخابوور توانای هەیە 107,000 بەرمیل بەرهەمهێنانی هەبێ بەڵام ئێستا 75,000 بەرمیل نەوت بەرهەمهێنانی هەیە بۆی هێرشە درۆنەکان و بەرهەمهێنان ڕاگیراوەتیە ئەو کۆمپانیانی کە لەوێ کارەکەن کۆمپانیای گەنەڵ ئەنێرجی و دیئەنۆی نەرویجین زیاتر پشکەکان هی دیئەنۆی نەرویجیە کە لە 175 پشکەکان یاخود کارەکانی کێڵگەی نەوتی تاوگێ و پێشخابوور دیئەنۆیە هەروە لە 125 گەنەڵ ئەنێرجی ئەمە بەرهەمهێنان تایە ڕاگیراوە خورمەڵەش بە کاتی تایە ڕاگیرابوو بەماشەوە لەسەر کێڵگەی نەوتی سەرسەنگ کە ئەویش چوارەم کێڵگەی نەوتیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان تەنها شێخان بردومان نەکراوە خود درۆن ئاراستی نەکراوە کە شەڵاویش نەکرێت دوای قسەکانی ئەمە نەبێتە ئامانج چۆ سێم گەورەتی کێڵگەی نەوتە سەرسەنگ چوارەمینە سەرسەنگ توانای هەیە 43,000 بەرمیل نەوت ڕۆژانە بەرهەم بێنێ بەڵام ئێستا 33,600 بەرمیل نەوتی ڕۆژانەی هەیە بۆ پاڵاوگەکانی هەرێم بەکارێ ئەو کۆمپانیانی کە لەوێ کارەکەن ئێچکەیەنی ئەمریکیە کە ڕۆڵێکی گرنگی هەیە لە ناوچەکە و لە بازاری وزە و کاریگەری لەسەر سیاسەتی ئەمریکاشەیە
و شامارانی کەنەدیش لەوێ کارەکەن. واتە ئێستا باسی خوورمەڵەمان کرد، تاوگی و پێشقابوورمان کرد، سەرسەنگیش باماشەوە ئەوەی ماوەتەوە کێڵگەی نەوتی عین سەفنایە. عین سەفنا ئەکەوێتە شێخان توانێت هێ 6500 بەرمیل نەوتی ڕۆژانە بەرهەم بێنێت، بڕەکەی کەمە بەراو بە کێڵگەکانی تر، بەرهەمی ئێستای 4000 بەرمیلە. بەڵام ئەگەری هەیە بۆ کراوە تامانج لەبەری هەند ئەمریکی لەوێ کارەکە، کۆمپانیایکی ئەمریکی سەرکارە لەوێ، بۆیە پێچی ئامانج کۆمپانیاکە بوو بێ هێندەی ئەوەی کە کێڵگەیەکی قەبارە گەورە نیە لە ڕووی بەرهەمێنانیش و لە ڕووی ڕوبەریشەوە. ئەم 5 کێڵگەیە بەرهەمێنان تیان ناوەستاون، نزیکەی 200,000 بەرمیل نەوت بەرهەمێنانیان هەبوو، بەرهەمێنانیان بە شازێکی کاتی ڕاگرتووە تا دڵنیا بنەوە لەوەی کە هێرشی درۆنی زیاتریان ناکرێت سەر یاخود ئەو زەرەری کە پێیان گەیشتووە ڕابگیرێت. کاردانەوە هەبووە. وەزارەتی سامان سروشتیەکان وتێتی زیان بە ژێرخانی کێڵگە نەوتیەکانی هەرێم گەیشتووە و زیان بەو بەرهێنانی بیانی و وزە ئەگەیەنێت ئەم هێرشانە و ئەمە زیانی هەیە بۆی کەەوە بەرهێنانی بیانی بێت بۆ عێراق، بۆ ناوبانکی عێراق تەنانەت خراپە. داوای لە عێراق کردووە کە ڕێگری بکات لە هێرشەکان. وەزارەتی دەروی ئەمریکاش ڕاگەندراوی هەبوو لەسەری بازلۆکە هێرشەکان ئیداناکەن و هەروەها مەترسی بۆ ئەمە ئەم هێرشانە کرێت سەر کێڵگە نەوتیەکانی هەرێم، مەترسیە بۆ سەر ئاسایش و سەقامگیری عێراق لە هەمان کاتیشدا ئەرکی عێراقە پارێزگاری لە کێڵگە نەوتیەکان لە ستافی کۆمپانیاکان و هەروە لە خاکی عێراق بکە. جا من تۆزە خوێندنەوەیکی جیازم بۆ ئەم بابەتە کرد کە ئەمریکاڵێ مافی عێراقە پارێزگاریکە ئەگەر سبەین عێراق هێزینار بۆم کێڵگە نەوتیانەوتیەوە هەرێم ناتوانێت بیان پارێزی، من ئەیان پارێزم. وەزارەتی دەروی ئەمریکا شتێتیەوە مافی توێە، ئایا و کاتە ئەمریکا لەسەر ئەم قسەیە کاردانی چێبێ ئەوە شتێکی تر. ئەمە باسی کێڵگە نەوتیەکان بوو. جاوای موچەکەمان هات باسێکی بکەین چۆ گرنگ بوو. باش سێری ئەم کامێرایەکەین با باسێکی هەرمی کوردستانتان بۆ بکرد کە چۆن پشت بە تاکسەرچاوەی داهاتە بەستێ لە هەرمی کوردستان، پشت بە تاکسەرچاوەی داهاتە بەستێ کە تەنها بە سێکتەری نەوت یان چاوەڕوانی بەغداکەین بۆی داهاتێکی باش بۆ حکومت بێ، لە لایەکی ترەوە سێکتەرەکانی تر فەرامۆشەکرێ کە ئەکرێم سێکتەرانە گرنگیان پێ بدێ لە کاتی قەیرانەکانە فشارەکان لەسەر هەرێمی کوردستان کەم بکەنەوە. بێگومان هەر وڵاتێک لە هەر سێکتەرێکا ڕوبەڕووی کێشەیەک بێتەوە بۆ ئەگە پشتیشی بە کوشت و کاڵ بەستە بێ، ئافاتێک نەخۆشێک لە بەرهەمی کوشت و کاڵیا بڵاو بێتەوە، ئەو ساڵە بەرهەم و مەحسوڵی باشی نەبێ، ئەو کاتە وڵات تووشی کێشا بێ لە کوشت و کاڵ. بەڵام ئەگە فرە سەرچاوە بێ ئەوە شارەکان یاخود قەیرانەکە کە لە سێکتەری کوشت و کاڵ ڕوویاوە کاریگەری گەورە ناکاتە سەر بازاڕ و گیرفانی خەڵک، تەنها لە سێکتەرێکا ڕوویاوە ئەکرێت سێکتەرەکانی تر قەرەبوویەکی ئەو دۆخە بکەنەوە. بەڵام لە هەرێمی کوردستان کەمتر گرنگی بەم بابەتە دراوە، واتە سەرچاوەکانی داهاتی حکومت فرە چەشن بکرێ، فرە داهات بکرێ، یاخود سێکتەرەکانی تریش بوژێنەوە لەلایەک و هەلی کاریشە بووین بۆ خەڵک، یعنی ئەوەنە خەڵک چاوی لە حکومت نابێت دایمەزرێنێ ئیشی بۆ بدۆزێتەوە لە سێکتەرەکانی حکومەت، ئەو کاتە توانێت ئەم سێکتەرانە بژانەوەی باش بخۆیان و بینن وەک توانن خزمەتی هەم وڵات هەم داهاتی حکومت خەزێنەی گشتی و هەم هەلی کاریش بۆ خەڵک بڕەخسێت. لەسەر ئەم بابەتە لەگەڵ کەسێکی زۆر شارەزا گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز پۆڵاشەی چتیروە ئابووری ناز لە ستۆدیۆکانمان لە سلێمانی گفتوگۆکەم. کاک پۆڵە سڵاو لێ بەخێر بێت. سڵاو لە جەنابتان، زۆر سوپاس کاک دکتۆر. هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانێکی نەخوازراوی دارایی بۆتەوە و تاستێکیش پشت بە یەک سەرچاوی داهاتە بەستێ. تا چەندەمە کاریگەری هەیە لەسەر قەیرانەکان حکومەت پشت بە یەک سەرچاو بەستێ بە یەک کرد ببەستێ. ئاساییە وڵاتێک وا بکە؟ زۆر سوپاس بۆ ڕەخساندنم دەرفەتە خۆشحاڵین کاک دکتۆر، دەست و چاوتان خۆش بێ. تەبەن لە اقتصادە هەموو وڵاتانەی کە پشت بە یەک سەرچاوە دەبەستن بۆ بەرەو پێشچوون یا بۆ بەخشینی داهات بە خەزێنەکەیان ئەنی نەیچڕال ئیکۆنۆمیک یا الاقتصاد الأحادی تەنها یەک سێکتەر یەک سەرچاوە هۆکارە بۆی کە ئابوووریەکانی پێ دەوڵەمەند بکەن. تەبەن عێراق و هەرێمی کوردستانیش بەدەر نین لەم بارودۆخە لەم حاڵەتی کە هەیە پشت بە یەک سەرچاوە ئەبەسن بە درێژایی مێژوویەکی دوور و درێژ لەو کاتێک کە نەوت لە عێراقدا دۆزراوەتەوە هەتاوەکو ئێستا. هەموو کاتێک
ئەم حاڵەتە بووتە هۆکارێک هەر ئەزمێکی اقتصادی ڕوو بدات لە ناو بازاڕی نەوتا 1 سنتێک 1 دۆلار لە سعری نەوت داببەزێ هەچ گرفتێک بۆ بازاڕی نەوت بێتە کایەوە هەموو وڵاتانە لە زمنیانە عێراق و هەرێمی کوردستان تووشی زیان ئەبن ئابوووریەکان تووشی داتەپین ئەبێت ئەمە بووتە هۆکارێک لەبەرەوەی کە بە درێژای ئەو مێژووە وەک ئەڵێ هەموو هێلکە اقتصادەکانمان کردوتە سەبەتەی نەوتەوە کە سەبەتەکەی شکەوت هەمووی ئەشکێ و کوردستان تووشی قەیرانە بێ یاخود عێراق تووشی قەیرانە بێ ئێمە لە هەرێمی کوردستان ئەتوانین گرنگی بە چ سێکتەرێک بین یعنی چ سێکتەرێک لە هەرێمی کوردستان هیەوە یا حکوومەت ئیشی لەسەرکا خەڵک ئیشی لەسەرکاوە هی ئەوە بێ بڵین ئابوووریەکەمان پێ بژینەوە بەس تەنها نەوت یان شتی تریش کوردستان یەکەم لانکەی کشت و کاڵکردن بووە بە درێژایی مێژوو هەموو سەرچاوە مێژوویەکان ئاماژە بەوە دەکەن بەڵام ئێمە بە دیاریکراوی لە دوای ساڵی 2023 و هاتنەکایی ڕژێمێکی نوێ لە عێراقدا بەڕاستی سێکتەری کشت و کاڵمان وەلاوە نایانی تا حەدێکی زۆر پەراوێزمان خست لەو ڕۆوە کە بەشێکی زۆر لە خەڵکانی دێهاتەکانی کوردستان کە ئەوان کۆڵەکەیەکی سەرەکی کشت و کاڵی هەرێم بوون پەنایان بۆ دامەزراندن برد ئەمە وای کرد سێکتەری کشت و کاڵتر لە بواری بەرهەمە ئاژەڵەکان بێ لە بواری بەرهەمە سەوزایەکان بێ لە هەموو ئەم ڕوانەوە بەڕاستی هەرێمی کوردستان تووشی زیان هات لەبەرەوەی ئەم سێکتەرە بە تەواوەتی پەراوێز خرا نەتوانرا سوود لەو توانە کشت و کاڵیە وەربگیرێکە لە هەرێمی کوردستانە هەیە لەبەرەوەی بە جۆرەی ئەو سەرچاوانەی کە هەیە نزیکەی 142 خاکی کوردستان شیاوە بۆ کشت و کاڵکردن لە کاتێکدا وڵاتی تر هەیە خاکەکەی ینی زمینەی کشت و کاڵی لەبار نییە بۆ کشت و کاڵکردن بەڵام توانیوێتی خۆی زەویەکە ئامادە بکە بۆ کشت و کاڵکردن زۆری ناوێت بە دڵنیاییەوە دڵنیایە تێچووی زۆری ناوێت لەبەرەوەی خەڵکی کوردستان ینی تەبیعەت و سایکۆلۆژیای خەڵکی کوردستان بەو شێوازەیە کە خۆی ڕاهێناوە لەگەڵ ژیانی کشتیاری و ژیانی پەروەردەکردنی کشت و کاڵ لە ناو دێهات و ناوچە جیاجیەکانی کوردستان زۆری هاوڵاتیان پێشتر بە جوتیار بوون کشت و کاڵیان کردو شارزاییان هەیە زۆر لەی شەکازان زەوی بە پیتیشمان هەیە سێکتەری تر چیمان هەیە کاکۆڵایین بۆ نەمەتوانین یاخود وا پۆلین بکەین چەند سێکتەرمان هەیە یاری کوردستان بتوانین ئێمە گرنگی پێ بین هەموو وڵاتێک تەماشای ئەو توانا سروشتی و مرۆیە ئەکا کە لە بەردەسیایەتی توانا سروشتیەکانی هەرێمی کوردستانیش بە دەرنین لە چوارچەوەی ئەو وڵاتانەی کە ئەگەر پەنجە بخرێتە سەری ئەتوانرێ سوودی ئابووری بە هەرێمەکەمان بگەێنێ لە بواری گەشتیاری ینی چەندەها ناوچەی جیاجیا هەیە لە هەرێمی کوردستانە کە ئەگەر ئاوڕی لێ بدرێتەوە حکوومەت هەوڵ بدات ئەم سێکتەرانە ببوژێنێتەوە بە تایبەتی جا لە کشت و کاڵ سێکتەری گەشتیاری و گەشت و گوزار هۆکارێکی سەرەکیە بێ بۆ تەنوێعکردنی مەسادری داهات لەبەرەوەی ئەمڕۆ جیهان وەگەڵێ گوندێکی بچووکە هەموو کەسێک بە دوای جێگە و شوێنی گەشتیاری گونجاوە ئەگەڕێتەوە زابیەتی هەیە خەڵک بێتە جێی سەرنجی خەڵک لە وڵاتانی تر لە ناوچەکانی تر لە وڵاتانی تر کاک دکتۆر ینی بەدەستکرد لە ڕێگەی ئەوەی کە خۆیان بە شەریکاتێکی تایبەت کۆمەڵێک جێگەی سەرنجڕاکێش دروست ئەکا بۆی کە سەرنجی گەشتیاری پێڕابکێشێ بەڵام لە هەرێمی کوردستان خۆی خواکردە ئەنی دەستکردە خوددا بەخشیوێتی بەم هەرێمە ئەم شوێنانە تەنها ئاوردانەوەیکی ئاسایی ئەتوانێت ببێتە هۆکار بووی چەندەها گەشتیار لە چوارچێوەی دەرەوەی هەرێمی کوردستانە سەردانی بکەن بێگومان ئەمە سامانی سروشتی وەکو نەوت کشت و کاڵ گەشت و گوزار ئێمە توانین لە چ بوارێکی ترا لە هەرێمی کوردستان چالاکی ئابووریمان هەبێت بۆ نە بازرگانی بە یاخود سێکتەری تر بێت چی ترمان هەیە کۆمەڵێک سێکتەر ڕاستەوخۆ کاریگەری لە اقتصادی وڵاتەکە ئەکەن و ئەکەن ئەم اقتصادە دەوڵەمەند و هەمە چەشن بێت کۆمەڵێک هۆکاریش غیر مباشر وا دەکەن ئەم سێکتەری اقتصادە ئابووری دەوڵەت بودجەی دەوڵەت بودجەیەکی پڕداهات بێ کە مەسەلە
سێکتەری پەروەردە یاخود ئەو پەروەردە سیاسی کە هەیە ئەو نیزامە سیاسی کە هەیە لە هەر وڵاتێکدا هۆکارە بۆ بەرەو پێشچوون و گەشەکردنی ئابووری هەر وڵاتێک. جا لە سێکتەری کشت و کاڵ لە ڕێگەی ئەو پیشەسازیە جۆرا و جۆرانەوە کە بەداخەوە لە ئێستاە بەشێکیان پراوێز خراون یاخود لە ڕێگای ئێمە خاڵێکەیە کە بەداخەوە نەمانتوانیوە سوودی لێ وەربگرین تا ئێستا خۆمان نەدۆزیوەتەوە لەوەی کە لە اقتصادا معلومی جەنابتە خەسخەسە کە تایبەتمەندی وەربگرین لە بەرهەمێکە کە ئەتوانین ئەم کارە بکەین. وڵاتێکی وەکو سریلانکە معلومی جەنابتەکە تەنها لە ڕێگەی بازرگانی چایەوە توانیوێتی ئیدارەی وڵاتەکەی بدا، توانیوێتی پەرە بە اقتصادی وڵاتەکەی بدا. لە ساڵی 2017 بەدواکە و هەزمە اقتصادی لەسەر وڵاتی قەتەر دروست بوو تەنها لە ڕێگەی شیری بەرهەمە شیرەمەنیەکانەوە توانی لەو فترە سەختەی کە تیا بوو لە ڕووی داراییەوە وەزعێکی ناسەقامگیری هەبوو توانی هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئابووری توانی لە ڕێگەی بەرهەمە شیرەمەنیەکانەوە زیاد هەزاران سەرمانگای هاوردی وڵاتەکەی کرد و لە ڕێگەی بەرهەمە شیرەمەنیەکانەوە پێویستی بەوان نەماتوانانی بکە. ڤێتنام هەتا ساڵی 1975 بەدەست شەڕی ناوخۆ لە بینی هەردوو ڤێتنامی باکوور و باشوورە بەدەست شەڕی ناوخۆ ئەیناڵاند بارودۆخێکی زۆر نالەباری هەبوو لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی لە هەموو ڕۆکانەوە ئەم وڵاتە کەوتووە دواوە بەڵام تیمێکی دڵسۆزی لە خۆبردوو پاڵپشت بە ئەزمون و تەجروبەیەک کە لە وڵاتانی ترەوە سوودیان لێ وەرگیرە توانیان ئەم وڵاتە بهێن ئەم سکەی کە ئێستا لە ئاستی سێم و چوارەمایە لە ڕانکینگی اقتصادی لە داهات لە تەکنەلۆجیا کە هەموو ئەمانە هۆکارن هەموو کاتێک هەموو وڵاتێک ئەتوانێ بە بەرنامە و پلانی ورد بە توێژینەوەی سەردەمیانە و واقعیانە ئەتوانێت و پاڵپشت بە کادری و بە سەرکردەی لێ هاتوو خەمخۆر ئەم سێ کوچکەیە بتوانێت اقتصادی وڵاتەکە ژیانی خەڵک و میلەتەکە بەرەو پێشەوە ببات. هەموو ئەڵلقەیەک پێکەوە زنجیرێکی پتەوە دروست دەکەن چەند ئەڵلقەیەک پێکەوە بنەهۆی پتەوکردنی دروستبوونی زنجیرێک. ئەموو ئەم سێکترانە ژۆک و ئەڵقانە پێکەوە توانن زنجیری اقتصادێکی بەهێز و پتە و لە هەج وڵاتێکا بێ دروستی بکەن. ئەویش بە ئاوردانەوە و بە بژانەوە و بە سەقامگیرکردنی سەرجەم سێکتەرەکان جارە سێکتەری نەوت. ئێمە لە دوای ساڵی 2014ەوە کە پەنامان بۆ ئابووری سربەخۆ برد هەموو سێکتەرەکانی ترمان وەلاوە نا لە کاتێکدا ئەمانتوانی سوود لەو بودجەیە وەربگرین کە حکوومەتی عێراق بۆمان ئەنێرێ ساڵانە 170مان بۆ نێرێ ئەو 170 سوود لێ وەربگرین بۆ بژانەوەی ژێرخان و سەرخانی کشت و کاڵی پیشەسازی بازرگانی گەشتیاری وڵاتەکەمان دەستکاری نەوتەکەیش نەکەین. بەڵام بەداخەوە کاک پۆڵە تۆزە ئەمێ واقعی بین ئەم سێکتەران لە هەرێمی کوردستان ئەتوانن سەرچاوی بژێری بن یاخود بۆ نمونە زۆر جار ئێمە نمونەی وڵاتانێ ئەڵێن فڵان وڵات ئەوە گەشتیاری و لەسەر سێکتەری گەشتیاری ئەژی و ئەی بۆ هەرێمی کوردستان وانە بێت. نمونەمان هەیە کە نزیک بێت لە هەرێمی کوردستان یاخود واقع بێ بۆ هەرێمی کوردستان بتوانین ئێمە ئابوورێکی بتەوی لەسەر بنیاد بنین. کاک دکتۆر گەر خوا هاوکار بێ ئەم کتێبانەش جارێ با باسێکی بکەین سەرچاو لە خزمەت تێبی باشت لە بواری ئابووری کاک پۆڵە. ئەم سێ کتێبە لە بواری مێژوایە ئەمەش لە بواری دەستورایی ئەم کتێبیان ئەمەشیان لە بواری ئابووری ئەم دوو کتێبی کە ئەمە ئیمپاکت کاریگەری سالی نەوت لەسەر گەشەی اقتصادی عێراق کاریگەری نرخی نەوت لەسەر گەشەی ئابووری عێراق لە 80 بۆ کاریگەری زۆر بووە بە تاکید کاریگەری زۆر بووە لەگەڵ هەموو بارگۆڕانێکی ئیقلیمی نێودەوڵەتی وای کردووە عێراق تووشی داتەپین ببێ یان اقتصادەکەی بەهێز ببێ. بەڵام بەنسبەت پرسیارەکەی جەنابتەوە کە ئایا ئێمە توانین سوود لە ئەزمموی وڵاتەکان وەربگرین خوا هاوکار بێ ئینشەڵا بە نووسینی ئەم کتێبە توانین بەشێکی زۆر لە وەڵامی ئەو پرسیارە وەربگرین کە لە ڕێگەی گواستنەوەی ئەمە بە ئینگلیزی و بە کوردی و بە عەرەبی Transferring Successful Experience حول تەجروبە ناجحە چۆن تەجروبەیەکی سەرکەوتوو لە وڵاتێکی پێشکەوتووەوە بگوازینەوە بۆ هەرێمی کوردستان بەڵام بەڕەچاوکردنی بارودۆخی سیاسی جوگرافی کەلتوری هەرێمەکەمان لەبەرەوەی هەموو وڵاتانەی کە لە ئێستادا لە ڕیزی وڵاتە گەشە سندووەکاندان لە بواری ئابووری لە بواری گەشتیاری لە هەموو سێکتەرەکان
بە قۆناغی سەختا تێپەڕیون بەڵام توانیویانە ئەزمموی وڵاتانی پێشکەوتوو بگوازنەوە بیگونجێنن لەگەڵ بارودۆخە ژینگەی و سیاسی و جوگرافیەکەی خۆیاندا. ئەمە کتێبێک یاخود توێژینەوەیەکی پڕ لە داتا و زانیاری ئەبێت کە ماوەی ئەتوانم بڵێم زیاد لە ساڵێکە سەرقاڵین ئەزمووی چ وڵاتێک وەرن تاکۆ بۆ گەشتیاری یا بۆ پیشەسازی یا بۆ دکتۆر تەبان ئێمە ناتوانین 100% وڵاتێک تهدید بکەین بە دیاریکراوی بڵین ئەم وڵاتە ئێمە ئەتوانین سوودی لێوەربگرین بۆ لەبەرەوەی ئێمە ئەتوانین سوود لە ئەزمموی هەر وڵاتێک وەربگرین بەو مەرجەی بگونجێ لەگەڵ بارودۆخە سیاسی و اقتصادی و جوگرافیەکەی خۆمان ئەو لایەنە باش هەر وڵاتێک بێت هەر سیستەم و نظامێکی سیاسی تێدا پەیڕۆ بکرێت بەڵام ئەگەر ئەزممونەکەی گونجاو بێت لەگەڵ بارودۆخە سیاسی و جوگرافیەکەی کوردستانە توانین سوودی لێوەربگرین لە هەتا ساڵی 1970 معلومی جەنابتە تا ساڵی 1970 وڵاتی ئیمارات وڵاتێکی بیابان و سەحرایە هیچ سەرچاوەیەکی داهات بەو شێوەیەکی گشتی لەم وڵاتەدا لە ئاستی پێویستان نییە بەڵام بە سوود وەرگرتن لە ئەزمموی وڵاتە پێشکەوتوەکان لە ماوەی ئەم 46 ساڵەیە توانیان ئەم وڵاتە بگەێنە ئاستێکی زۆر بەرز لە هەموو سێکتەرەکانە کە ئەمە لە خۆبردووی ئەوێ دڵسۆزی ئەوێ زائیدەن داتا و زانیاری ورد و گرنگ ورد و دقیق کە بیگونجێنی لەگەڵ بارودۆخە سیاسی و اقتصادی و جوگرافی و کللتوریەکەی هەرێمی کوردستانە کە ڕەنگە ئەم هەوڵە هەبوو بێت بەڵام باگراوندێکی ئەکادیمی وەرنەگرت بێ نیەتێکیش نەبوو بێت جێبەجێکردنیش گرنگە بە دڵنیاییەوە جێبەجێکردنەکە خاڵی جەوهری و سەرەکیە بۆ گواستنەوەی هەر ئەزمموونێک کە بهێنرێتەوە هەر وڵاتێکەوە جا لەم کتێبەدا لە 5 دەواازەی سەرەکیەوە باسمان لە گرنگی گواستنەوەی ئەزمموی سەرکەوتوو کردووە سەرەتا هەموو سێکترانەمان ناساندووە کە دەبنە هۆی بتەوکردنی ژێرخانی ئابووری پاشان توانە سروشتی و مرۆییەکانی کوردستانمان ناساندووە لە هەموو سێکتەرەکان کە کوردستان خاوەنی ئەم سەرچاوە سروشتیە گرنگانەکان کردووە بڵێ پاشان کوردستان ئەم بنەمایانەی هەیە ئەم کەرەستە خاوە یاخود دەمخۆش ژێرخانەی هەیە بتوانێت پەری پێ بدرێت تاکو وەکو فڵان نمونەی سەرکەوتوو بەکاربێت لە دوای ئەوە لە دەواازەی سێمە هاتوین چیرۆکە سەرکەوتۆکانی وڵاتانمان باس کردووە یان باسی ئەەکەین تەبەنەوە بابەتەکە زۆری ئەوێیان کاتی زۆری ئەوێ لە بابی سێم و چوارەمە ئەو ئەزممونە سەرکەوتوانە ئەگەڕینەوە کە ئەتوانێت ببێتە مایی سەرخستنی ئابووری کوردستان لە هەموو سێکتەرە جیاوازەکانە دواتر ئیستنتاجێک ئەدەینە دەست مەزدەری قەرار هەر بڕیار بە دەستێکی سیاسی گرنگەوەیە هەدەفی چارەسەر جێبەجێ بتوانێت جێبەجێ بکات باش کاک پۆڵا ئەم سێکتەرانەگە گرنگیان پێ بدریا خۆت ئەم ئەزممونە سەرکەوتوانە بگوازینەوە بۆ هەرێمی کوردستان حکوومەت خەڵک بازار چی دەسەکەوێت لی ئەمە تەنها لایەنێک سوودی لێبینە یاخود سوودەکەی گشتگیرەوە تا توانرێت بۆ غەزێنەی حکوومەت بێ بۆ هەلیکار بێ بۆ بابەتی هەژاری بێ بۆ بژانەی پیشەسازی بێ بازرگانی بە هەناردە بێ چۆن دەتوانین سوود لەم سێکتەرانە وەرگی کوێنەوانی سوودی لێبینن بۆ بابەتی کشت و کاڵ کە ئێمە بۆ نمون لە سنووری پارێزگای سلێمانی نزیکەی 1600 و قسوور دێهاتمان هەیە کە بەشێکیان بەداخەوە ئاوەدان نین یان لە دوای 2023 ئاوەدان نەکراونەتەوە هەموو ئەم دێهاتانە کۆڵەکە و ڕیشەی اقتصادی وڵاتەکەمانن ئەگەر ئێمە دێهاتەکانمان ئاوەدان کردەوە خەڵکی لە دێهاتەکانە توانی پەرە بە ئاژەڵداری و کشت و کاڵی بدات بەڵام بەو مەرجەی کە حکوومەتی هەرێم هاوکاری بێ دەستباری بێت لە چییە لە دابینکردنی هەموو ئەو پێویستیانەی وەکو پەینێکی میاوی وەکو دا و دەرمانی ئاژەڵداری بۆی کە تووشی هەست درم و نەخۆشیە کات کەسی ئەوەی کە گشتیارەکە فەلاحەکە تووشی گرفت نەبێ ئەمە گرنگە لەگەڵ ئەوەیشە چۆن دواتر ئەم بەرهەمانەی بەرهەمی ئەم کشت و ئەم جوتیارە بەرهەمەکەی ساغ ببێتەوە لە بازاڕە ینی ڕەچاوی هاوردەکردنی کاڵا بکرێ ڕەچاوی هیلاکی و ماندووبوونی گشتیار بکرێ
کەسی جوتیار کە ماوەی 6 مانگ ساڵێک سەرقاڵی کشت و کاڵکردنە سەر قاڵی ئاژەڵداریە. یعنی هەر بە نمونە لە ناو سێکتەری کشت و کاڵیشە حکوومەتی سەرکەوت و ئابووری سەرکەوتو ئەتوانێت لە سێکتەری کشت و کاڵیشە هەمە چەشنکردن دروست بکات. تەنیارەوە نا فرەی لە ناو سێکتەر اقتصادەکانە، هەر لە ناو سێکتەری کشت و کاڵیش ئەتوانێت ئەم فرەیە دروست بکات. هەموو ئەو مشتەقاتانەی لە بەرهەمە شیرەمەنیەکانە دروستە بێ، ئەتوانرێ کارگەی جیاجا بۆ دروستکردنی بەرهەمە شیرەمەنیەکان دروست بکرێ لە پێستە و لە فەروی ئاژەڵ کارگەی جیاجا دروست بکرێتاوەکو دەستی کار هەلی کار بۆ کرێکار بڕەخسێنێ تاکو بتوانێ بەرهەمی ناوخۆیی لە جلوبەرێک لە مافور لە سەرجەم پێویستەکانی تری کۆمەلگا دابین بکات. پێویستی بەوە نەبێ چاوی لە هاوردەکردنی دەرەوە بێت، بازاری ناخۆش ببوژێنێتەوە. بە دڵنیاییەوە هەموو ئەمانە تەواوکەری یەکن. دەوڵەمەندی بازار یاخود هەمەچەشنی بازار پەیوەندی بە پاڵپشتیکردنی جوتیار و گشتیارەوەی لە دێهاتەکانە. بەڵام جوتیارێک بزانێت دێهاتەکەی کارەبای نییە، ڕێگەکەی وەکو پێویست نییە، وەکو پێویست ئاور لە بەرهەمەکانی نادرێتەوە. ساڵانە گەنم و جۆیەکی زۆر تۆ ئەکا حکومەت لی ناکڕێتەوە، یان زۆر بە زەحمە دەتوانێت داهاتی ئەو ساڵی کۆبکاتەوە. لە کاتێکە لە ساڵانی پێشووە بە تەنیا پشت بە بەرهەمێنانی گەنم و جۆ نەئەبەسترا، هەموو بەرهەمەدانی وڵەکانی تر سوودی لێوەرەگیرایان تۆ ئەکرا. بەڵام ئێستا لەبەر ئاوەڕنەدانەوەی حکومەت لەم سێکتەرە و لەم بوارە گرنگە وەک ئەڵێ تووشی داڕوخان و داتەپین هاتووەم سێکتەرە. بە تەنیا ئەوەی کە چاوی سیاسیەکانمانە، بە تەنیا ئەوەی کە تموحی سیاسەکانمانە تەنها گرنگیدانە بە سێکتەری نەوت کە لەو کتێبەی ئاماژەمان پێ کردووە لەگەڵ دابەزینی ١٠١ ساری نەوت. تەمەن نمونونەکە لەسەر عێراق وەکو نموزەچێک باس کراوە، لەگەڵ دابەزینی ١٠١ ساری نەوت 1.63 گەشەی اقتصادی عێراق دۆ ئاکەوێ، تەنها 1 ساری نەوت دابەزێ لە بازارەکانی جیهانە. پێگومانەوە کاریگەرە، ئەمە کاریگەرە. بەڵام ئەی ئەگەر تۆ سێکتەرەکانی تر گرنگی پێدا توانی بۆوان بژانە و دووسکەیت و کاریگەری کەمتر وەنێ بێ. بەڵام ئەمە کتێبێکی کاک پۆڵا بێگومان لەسەر بابەتی نەوت بەم خێرایە کەمە سیرم کرد. ئەوەی ئێستش باسی کرد بۆ نمونە نرخی نەوت بۆ لە ساڵی 1970ەوە نرخی نەوتی دیاری کردو بۆی کە ئەم کتێبەی لەسەر بنووسێ $36 بووە، بەڵام بۆ لە ساڵی 86 بوو بۆ $14. نەک لە 100 نزیکەی لە 150 دابەزینی بەخۆبین و جای تر ئەو کاتە GDP-کەشی دابەزاندبوونە لە 52 ملیارەوە هەڵە نەبم بلیۆنەوە بۆ کەمتر لە 0.40. کەمانە دابەزین ئەم کتێبە داتا و ژماری زۆری باشتیایە لەسەر نەوت، هەروەها لەسەر گەشەی ئابووری عێراق لە 80 بۆ 2021. ئەو کتێبەش ئینشەڵا چاوەڕێیەکەی لە کاتی تیشان پێ خۆشە بێ لە خزمەتتان لەسەر لە سێکتەرەکان بە جیاوازی هەرێکیان بۆ خۆیان قسە بکەین چۆن بتوانین گەشت و گوزار و کشت و کاڵ و بازرگانی پیشەسازی ببوژێنەوە. سپاس بۆ پۆڵا شەید سیروان ئابوورناس کە لەگەڵمان بووی، بەرچاوڕوونێکی زۆر باشایانێ لەسەر کوێی ئابووری هەرێمی کوردستان و وەزمونە سەرکەوتوانەی کە هەبوون لە جیهانە. بێگومان سەرستا ڕاکێشم بۆ بەهای دراوەکان لە بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان، هەروەها لەسەر ئەستیجانیش نرخی کانزاکان. دیناری عێراقی لە هەفتەی ڕابردوو ئاراستەیەکی بەرزبوونەوەی هەبوو، هەر $100 لە خانی 141,000 بۆ 140,000 دینار بەرز بووە. سەبارەت بە لیرەی سووری هەفتەی ڕابردوو بەرز و نزمی زۆری بەخۆبینی، تا هەستێک هەر 1 ملیۆن لیرەی سووری لە 155,000 دینارەوە بۆ 142,000 دینار دابەزی. بەڵام لە ناوخۆی سووریا دابەزینەکان تا ئەستێک هێواشتر بوون، لەسەر خۆتر بوون. هەر سەوار بە تمەنی ئێرانێت کەمێک ئەم هەفتەیە بەرز و نزمێکی کەمی بەخۆبینی، هێندە بەرز و نزمی زۆرمان نەبوو. سەبارەت بە زێڕ و زیو ئەوان بەرزبوونەوەیکی باشیان بەخۆی بەتایبەت زیو کە لە 14 ساڵی ڕابردوو نرخەکەی هێندە بەرز نەبوو کە هەفتەی ڕابردوو بەرزبوونەوەی بەخۆبینی. سەبارەت بە دراوەگریمانەکان بتکۆین و جەماعەتەکەی ئەوانش بە هەمان شێوە بەرزبوونەوەی باشیان بەخۆبینیوە، هەر بتکۆینێک $122,000 بەخۆبینی. ئیسریۆمیش بەرزبوونێکی باشی بەخۆبینی لە یەک هەفتەیە بە نزیکەی لە 133 بەرزبوونەوەی بەخۆبینی.
لێرە باسێکی بای دراوەکانتان بۆ کەم لەگەڵ زێڕ و زی و کریپتۆکرنسیەکان جارێ لە دینارەوە دەست پێکەم $100 140,400 دینارە 14250 بۆ 14750 لەوە زیاتر بوو مەیکڕە شوێن زۆرە بۆ ئەوەی کە بۆ نرخانە دەستەکەوێت 100 پاوند 185,250 دینارە 100 یۆرۆ 163,000 دینارە سەبارەت بە تمەنی ئێرانیە $100 8,800,000 تمەنە و هەروە تورکیش 100 لیرە 3,500 دیناری خۆمانە سەوار بە لیرەی سووری 1 ملیۆن لیرەی سووری لە هەرێمی کوردستان 145,000 دینار 144,500 تا 145,500 مامەڵەی پێواکری ئەم نرخانە هی دوێنێ هاوکاران نازانم ئەمڕۆ بۆ باردۆخەکەیان وا لێ کردووە ئەم گرافیکانی دوێنیان پیاینەوە ئەمە ئۆنسەیەک زێر دوێنێ $3,310 بوو ئەمڕۆ تا $3,360 بەرز بۆتەوە یەک کیلۆ ئاڵتون $107,270 بوو دوێنێ ئەمڕۆ تا $10970 بەرز بۆتەوە لیرەی زێر تا $712 بەرز بۆتەوە دوێنێ $708 بوو یەک مسقال زێڕی ئاریبستێکی 654 تا 665 ئەمڕۆ بەرز بۆتەوە ئۆنسەی زی و دوێنێ $37 بوو ئەمڕۆ $38 و 80 سنتە ژمارەی زۆر لە خانشینان بڕیاری خانشینیان دەرچووە بەڵام موچیان وەرنەگرتو ئەگەر مانگی 12 حساب بکەین 7 مانگە بەشێکی زۆری خانشینان موچیان وەرنگرتووە 3 مانگە 4 مانگە بەهۆی ئەوەی کە مامەڵەکانیان تەواو نەکراوە تەواو نەبوونی مامەڵەی خانشینان وای کردووە کە موچەی مانگەکانی 1 2 3 4 5 و هەروە 6 کە فەرمان بەراوەریان نەکردووان وەری نەگرن ئاسوەیەک هەیە کە لەگەڵ دابەشکردنی موچەی مانگی 5 بەشێکی زۆر لە خانشینان هەریش دەبێت موچانی مانگی پێشویان وەربگرن ئەمە سەر ڕاوەیەکی ئیکرامی خانشینانیش دابش نەکراوە لە کاتێکدا ئەم دەیان 1000 خانشینە موچەیان بۆ نێردراوە لە بەغداوە بەڵام موچەکان واقعی نییە واتە نازانرێت چەندیان پێ بدرێت تەنها وەکو فەرمانبەریە خوتوکو ئامی خانشینان پارەکانیان بۆ هاتووە پێویستیان بۆیە کە دۆسیەکانیان تەواو بکرێت و تەواوی فایلەکانیان مەزبوط بێ اینجا خانشینانی هەرێم پێیان ئەڵێ کاکەوە ئێوە ئیتر مەزبوطن ئەوە بوون بە خانشینی تەواو ئەو موچەکەشتان وەرەگرن جا هەواڵ لای کەس نەبێ لای بڕوا بەهادینی پەیامنێری کورسات نیوز هەیە بڕوا سڵاو لێبێ دوایین زانیاری چیە لەسەر موچەی خانشینان ئەوەندەی یەکێتی خانشینان قسەیان کردبێ و زانیاریت کۆکرد بێتەوە لەسەر بەڵێ دکتۆر سڵاو لێبێت هیوادارم زۆر باش بیت هەڵبەت خۆت لە هەواڵەکەی ئاماژت بە کۆمەڵێک شتی باش کرد جا من ئێستا ینی هەموو تێ وتەبێژی یەکێتی خانشینانی کوردستان و کۆمەڵێک لایانی ترم پێتان ئەڵێم ینی بەس با سەرەتا لەوە دەست پێ بکەم مانگی یەکی ئەم ساڵواتە 2025 بڕیارێک دەرچوو کە خانشینانی هەرێمی کوردستان هاوتا بکرێن لەگەڵ خانشانی عراق واتامە جگەلەوی کە موچەکانیان هاوتاکرایەوە هاوکات لەگەڵیشدا تەمەنی خانەنشینیش لەگەڵیدا هاوتاکرایەوە جا مانگی دوی ئەم ساڵ بڕیارەکە چوە بواری جێبەجێکردنەوە تەمەنی خانەنشینی دابەزێنرا بۆ 6 ساڵ واتە بەو هۆیەوە 3 تەمەنی جیاواز خانەنشین بوون کە ئێستا ژمارەیان نزیکەی 30,000 خانەنشینە جا ئێستا کۆمەڵێک موچیان فەوتاوە ئەم خانەنشینانە بەپێی وتەبێژی یەکێتی خانەنشینانی هەرێمی کوردستان ئەو باز لەوە دەکات ئەگەر ڕێکەوتنی نێوان هەرێمی کوردستان و عراق جێبەجێ بکرێت و ڕێکەوتنەکەوت و خۆی بڕوە موچەی مانگی 5 دابش بکرێت واتە لەگەڵ مانگی 5 و 6 دابش بکرێت ئەوە ئەو خانەنشینانەی کە مامەڵەکانیان تەواو بوو واتە هەر 30,000 خانەنشینەکەنا بەڵکو ئەو خانەنشینانی کە تاوەکو ئێستا مامەڵەکانیان تەواو کردو و هیچ کێشەیشیان نییە بۆ مامەڵەکان نێردراون بۆ عراق لەوێ وردبینی کراو و بەسەند کراون ئەو خانەنشینانە هەر 5 موچەکە بەسەر یەکەوە وەربگرێت و ئەو خانەنشینانی دیگەش کە هێشتا مامەڵەکانیان تەواو نەکردو دەنگۆیەکەیە بەڵام فەرمی نییە باز لەواکەن کە بۆ نمونە و خانەنشینانە موچێک یاخود دوو موچیان پێ بدرێت تاوکو ئەو کاتێککە مامەڵەکانیان تەواو دەبێت بەڵام ئەو تاوکو ئێستا فەرمینیە پشاز نەکراوەتەوە بەڵام لەم سەریشەوە یانی دکتۆر بابەتی کێشەی کرامەکەەوەش کێشەیەکی دیگە و تاوکو ئێستا ینی چارەسەر نەکراوە بۆ چارەسەر نەکراوی ماوەتەوە بەڵکو ینی لایەنە پەیوەنددارەکان لە هەوڵدان بۆی کە بتوانن ئەو کێشانە چارەسەر بکەن دیارە
ینی ژمارە ئەو خانانشینانی کە مامەڵەکانیان تەواو بووە دەکرێت بڵین کە ژمارەیەکی زۆر نین چونکە ینی نەدەتوانرەکە ڕۆژانە ینی بۆ نۆ کاتی کە خانەنشینانی هەرێمی کوردستان و خانەنشینانی عراق هاوتاکرانەوە عراق داوای هەڵبەت مامەڵەکانی خانەنشینانی هەرێمی کوردستانی دەکرد بۆی کە هاوتا بکرێنەوە لەگەڵیانە موچەکانیان پێ بدرێت لەم نێوان مامەڵەیەدا ئەم موچانە فەوتاوە تا ئەم پێنج مانگەی کە ئەو موچی و خانەنشینانە فەوتاوە لەبەر ئەو مامەڵەیە بۆ چونکە مامەڵەکان بە تەواوەتی سەرجەمیان تەواو نەکراون بۆیە ئێستا ڕێکارەکان خێراتر کراون و پێ و زانیارانی کە من لام و لە وتەبێژێکیەتی خانەنشینانی هەرێمی کوردستانم وەرگرتووە بۆی کە لە ماوەیەکی کەمدا بتوانن سەرجەم مامەڵەی ئەو خانەنشینانە تەواو بکەن کە واتە ینی بەهۆی ئەو هاوتاکردنەوە خانەنشین بوون و لە سێ تەمەنی جیاوازدا بوون بۆیە ئێستا چاوەڕوان دەکرێت کە لەگەڵ هاتنی موچەی مانگی 5 و 6 موچەی ئەو خانەنشینانە بدرێت کە مامەڵەکانیان تەواو بووە و لە ماوەکانی داهاتووشە مامەڵەی خانەنشینەکانی دیکە تەواو بکرێت و لەگەڵی دابەپی ئەو ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا کە بۆ نمونە موچە بنێرێ لێرەش موچەی ئەو خانەنشینانە بدرێت. بڕوە هەر خانشینە گوێی لێگرتی بێتی دڵنیان پرسیاری نەماوە ئەوە بە پاک و پوختی بۆت باسکردن مەوزوعەکەچ بڕواباتی پامێری کورسادویست هەر بژیت لێرە باسێکی موچەتان بۆ بکەم موچەی هەرێمی کوردستان موچەیەت نایەت ڕێکەوتنەکەی هەرێم و بەغداد چیتیایە چیتیانە بە وردی هەر هەموویتان ئێستا پێڵێم لەسەر چی ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕێککەوتووە باسم نەکردووە لابرا جا ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لە 16 مانگ پەسەندی کرد ئەنجومەنی وەزیرانی عێراق لە 17 مانگ پەسەندی کردواتە ڕۆژی دوێنێ پێنجشەمە لەسەر چی و چییە ئەوەی کە لە نێو ناوەڕۆکی و پێشنیازایەکە ئەنجومەنی وەزیرانی عێراق وەرهێم هەردوو لا ڕەزامەندە لەسەری لەسەر بەرهەمی نەوتی هەرێمی کوردستان نەوتی خاو داهاتی نانەوتی موچە واتە سێشتن پێکەوە لە نێو ئەم ڕێکەوتنە بوونی هەیە با لە بەرهەمی نەوتەوە دەست پێ بکەم لە نێو ڕێکەوتنەکە باسی چی کراوە و لەسەر چ بنەمایەک ڕێکەوتن لەسەر نەوتی خاوی هەرێمی کوردستان کراوە بێگومان بەرهەمی نەوتی هەرێمی کوردستان 280,000 بەرمیل نەوت لە نێو ئەم ڕێکەوتنە دوو لایەن جیا کراوەتەوە هەناردەکردن لەگەڵ بەکارهێنانی ناوخۆی لەسەر 230,000 بەرمیل نەوت ڕێکەوتون کە هەرێمی کوردستان ڕادستی سۆمۆی بکە و سۆمۆ هەناردەیکە خوا بیگۆڕن ئەمەیتە باسم کرد تا یەکسانەکە و موچەکە چوم 230,000 بەرمیل نەوت ڕادستی سۆمۆ بکە بۆ هەناردەکردن 50,000 بەرمیل نەوتیش ئەمێنێتەوە بۆ بەکارهێنانی ناوخۆی بەپێی ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداد 230,000ەکە حکوومەتی عێراق خۆی شایستی دارایەکانیە کە 16 دلار بە کۆمپانیەکانی نەوت ئەمەیە شکور پیان نای 220,000 بەرمیل کەمتر نەبێت بۆ هەناردەکردن لە ڕێگەی سۆمەوە حکوومەتی عێراق 16 دلار بۆ تێچووی بەرهێنان و گواستنەوەی ئەم نەوتە تەرخانەکە بە کاش پارەکەیە بە کۆمپانیەکان یاخود نەوتیانەتی کەمە داواکاری کۆمپانیەکانی هەرێمی کوردستان بوانی نەوت داواکاریەکان جێبەجێ کراوە لەمڕۆوە 50,000 بەرمیلیش نەوت بۆ بەکارهێنانی ناوخۆ تەرخانەکە بە مەرجێ ئەو 50,000 هەرێم خۆی تێچووەکەی بات و داهاتی وەرگیراوەکانی نەوتی ژواتە ئەو نەوتی ئەپاڵێورێ بۆ بەنزین و گاز و نەوتی سپی کە هەرێمی کوردستانی فرۆشێتەوە ئەگەر زیاتر بوو لە پێویستی ناوخۆ ئەوە بێ ئەو داهاتەشی بدرێتەوە بە فیدرال بەڵام باوەڕ ناکەم هەرێمی کوردستان بڵێ زیادەم هەیە دینارە ئیسفادە لە هەرێم کە ئەرەڵێ نیمە و بەشی ناوخۆ بۆ و هیچی زیانە بۆ بیفرۆشمەوە بەڵام ئەگەر هات هەرێمی کوردستان پێویستی بە زیاتر بوو لەم 50,000 لە بۆ داهات بۆ پێویستی ناوخۆ لە بەنزین و نەوت و گاز ئەوە حکوومەتی عێراق دابینی ئەکات بە مەرجە لە 15,000 بەرمیل نەوت زیاتر نەبێت بە ئیزافی ئەم 50,000 بەرمیل نەوتە خاوەشی کە بۆ بەکارهێنانی ناوخۆ بەکارهێ جا ئەمە ئەو قسەی بڕاندەوە کە ئەیان و ڕێکەوتنەکە بکرێ بەنزینەوێ بە 450 وەکو عێراقی لێ وای لێ نایەت و چکە ئەستۆی تێچووی گواستنەوە بەرهێنانی خستۆتە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە لە چی لە بەرهەمی نەوتی خاو ئەی لە داهاتی نانەوتی ڕێکەوتنەکە چیەوتێ کە یەک تەوەرێکی سەرەکی بوو لە ناوکۆکیەکانی نێوان هەولێر و بەغداد بەغا داوای دووسەیە کرد هەولێری ژێوی کاکە مانگانە چەندم هەبوو لە گومرک و باج نیوەی تێمێ کە ئەندێ مانگ 50 ملیار بۆ ئەندێک 6 ئەندێکیان هەفتا بە پێی مانگەکان مانگ بە مانگ کەمیە کرد ئێستا لەسەر ئەمە ڕێکەوتون کە هەرێمی کوردستان 120 ملیار داهاتی نانەوتی بۆ مانگی 5 بعد بە عێراق بەڵام عێراق ئەم پارەی وەرەگرێ ناڵێ ئەمە داهاتی نانەوتی مانگی 5 ئەڵێ وەکو زەمان وەریەگرم
بەڵام ئەبێ دڵنیا بمەوە لێی کە ئایا داهاتەکانی هەرێمی کوردستان چی و چی باجە گومرگە کرێە کارەبایە ئاوە کامێری مرورە هاتوچۆیە چییە ئەمانم بۆ پۆلێنکەن زەحمە نەبێ پشکی فیدراالیشم بۆ دیاریکەن کام داهاتانە فیدراالین پێم بڵێن و هەروەها تەرازوی پێداچوونەوەی 3 ساڵی ڕابردووش بێنن نەک حکوومەت یارێم لە خۆت بێت وڵایم دوو مانگە داهاتم کەمی کردو ئەڵێ ساڵی 2023 24 ئەم 6 مانگەی 2025ش بێنن تێکڕاکەیم بۆ وەرگن داهاتی 3 ساڵ چەند بۆ لە هەرێمی کوردستان نانەوتی لەسەر ئەو بنەمایە داهات و پشکی فیدراالی ئەوێت کە سوورن لە سەخسەکە خۆیان کە 200 ملیارە بیاندرێتێ و توێتی لە 90 ڕۆژە تەوتینیش بکرێ لیژنێک لە حکوومەتی عێراق و هەرێم پێک بێ بۆی تەوتین تەواو بکرێ جا ئەو دروستکردنی لیژنێ مادەم عێراقی تایە ئەگەری هێرمی کوردستان جۆرەی لە ناڕازی هەبێت دوای مانگێک تەم قسەیمان بۆ دەرەکێ موچەی مانگی ئاریش خەرج بکرێ کەی کە کۆمپانیای سۆمۆ وەزارەتی نەوتی عێراق دڵنیاییان نا کە لە بەندەری جیهان 230,000 بەرمیل نەوتیان وەرگرتووە هەر ئەو ڕۆژە ڕاستەوخۆ وەزارەتی دارایی عێراق موچەی مانگی ئارەنێ زۆر سی ڕێکەوتنەکەم کرد دڵنیام ئەم قسەیەکی کەمێوەش هاوڕان لەگەڵم زۆر شت لەم ڕێکەوتنە سپێرداوە بە لیژنە پێشتر لەسەر ئاستی باڵاش کۆبوونەوە هەبوو نەگەیشتونەتە ئەنجام بەڵام جارێکتر ئەم کێشانە سپێرداوەتەوە بە لیژنە بۆ نمونە لیژنەکان کوێن وەزارەتی دارایی عێراق و چاودێری دارایی عێراق وەزارەتی دارایی هەرێم و چاودێری دارایی هەرێم هەروەها وەزارەتی نەوتی عێراق و سامانە سروشتیەکان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم ئەمانە لیژنە دروستەکەن پێکەوە چوار لیژنە دروستەکەن کارەکانیان چین پێویستی بەکارهێنانی نەوت و بەنزینی هەرێمی کوردستان دەرەخەن بزانن ئایا 50,000 مانەوەی بەرمیلنەوت ڕۆژانە یاخودنا کەوەتی هەیە لەسەرمە مناقەشەی و کێشەی وەفدی باڵاش دانوستانی کرۆ نەگەیشتنە ئەنجام داهاتی نانەوتی پشکی حکوومەتی فیدراال دیاری بکرێ کە ئەمەش هەردیسان کێشەیە عێراق لە 200 ملیار مەوێت و ئەمانەڵێ نەخر 50 دەکەوێت و هەروەها چارەسەری تەوابوونی پشکی هەرێم لە بوجە ئەمە کێشەیەکی گەورەیە چونکە تا چارەسەر نەکرێ موچەی مانگەکانی تر کێشەی بۆ دروستە بێ و هەروەها بابەتی تەوتینیش ئەمە ئەو لیژنانە کار لەسەر ئەمانەکەن کە کێشەی سەرەکی بوون بەڵام شتە باشەکە ئەوەیە بە هەر شێوەیەک بێ بە ئەگەری زۆرەوە چارەسەری هاتنی موچەی مانگی 5 ئاسانە بۆ مانگی 6 نیەتی باشوێ لە هەرێمی کوردستان و لە عێراق بۆ نەباف جەڵات تاڵەوایی سەردانی بەغدادی کردووە قەنەعاتی بەردوولا کردووە ئەمە ناوەڕۆکی ڕێکەوتنەکە بێت ئیشێکی گەورەی کردووە ئەوەی ماوەتەوە هەردوو حکوومەتەکە بتوان ئەم ڕێکەوتن و ئەم ئیمزایی خۆیان کردویانە ڕێز لە ئیمزا و قەراری خۆیان بگرن بۆی چیتر موچە خۆران لە نێو میحنەت و کێشە و گرفتانە بن بۆ هیوایی کە ئابوورێکی زۆر باشتانە.